حد معي. ئێمە ترێکانمان لێ زیادن بەرەکانمان بەروبوومەکەمان لێ زیادە ترێکەشمان زۆر تایبەتە جا نامانەوێ بابرێن بیفرۆشین ئەمانەوێ بیبەخشین بەسەر خەڵکی کەم دەرامەت بەسەر خەڵکی هەژار ئەو خەڵکانی پێویستیان پێە و توانای کڕینیان نیە بابرێن بۆ نمونە ترێکانمان هینایە بەو شێوەمان لێکردینە ترێکانمان تایبەت و دەگمەنن بەو شێوەی ئەیبین لە ڕەواندز بەسە ئەو خەڵکانە ئەبەخشین کە پێویستیان بە ترێکانە بۆ ئەوەی ترێکەمان بەرەکەت و بەرهەممان باش بیت و بەرەکەتی خوای گەورەی بکەویتێ جا ئێمە دینین ترێکانمان ئەبەخشین ئێمە ئەمانەوێ ئەو ترێکانی خۆمان ببەخشین بۆ ئەوەی خوای گەورە پێمان ببەخشێتەوە بۆ ئەوەی ماڵ و سامان و سەروەتەکەمان زیاتر بکات و بەرەکەتی باشتر بکەویتە ناو ڕێز و باغەکانمان. كاو خير وخيرات جديني برهمة كيدينتي لو فقير وفقاراتي توزيعك أول شيء قدر نفر هي دور وانزي والله دينا ليش دبر يدانية يعني نتساي خانة داناني شي 250 باري تساي وينيا كابرا كتماشاك أو روتريبات وماري بلاش خوا خير بنسي خوا بعداش ذات وأزو بعداشي واخر